چەند دیاردەیەک لە سوشیال میدیا بڵاو کراوە و هەروەها ئێمەش وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە دوواداچوونمان کردووە ئاگادارش کراینەوە هێزەکانمان لە پارێزگای هەولێر چەند ئافرەتێکیان لە چەند شەقامێکی گشتی و لە چەند شوێنێکی گشتی کەوا کاری فاڵچێتی و سوالکەریان دەکرد و لە پاڵ ئەو کاری فاڵچێتی و سوالکەریەش کاری لە شفرۆشیان ئەنجام دەدا دوای لێکۆڵینەوە و پێکهێنانی تیمێک لە هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بۆ دەستگیرکردنی ئەو ئافرەتانە ئەمڕۆکە 22 ئافرەت دەستگیر کران کە 6یان خەڵکی سووریان و 3یانیان هی پارێزگاکانی تری هەرێمی کوردستانن و یەکیشیان خەڵکی ئیرانە و 3یانیشیان خەڵکی مووسڵن و 9 کەسیشیان نیشتەجێی شاری هەولێرن. ئێستا و کەش هەر 22 ئافرەتەکە کە دەستگیر کراون و تۆمەتبار کراون ئێستا و کەش پەڕای لێکۆڵینەوە بۆ ڕێکخراوە بۆ ئەوەی ڕێڕەوی یاسایی بەرامبەر ئەو کەسانە بگیرێتە بەر و ئەوەی جێگای ئاماژە پێکردنە ئەوانەی کە دەستگیر کراون تەمەنیان لە نێوان 15 بۆ 55 ساڵیدا بوو. وەکو باسم کرد لە ڕۆژئاوای شاری هەولێر زیاتر لە شەقامە گشتیەکان نێوان جۆسایدی مەخمور و هەروەها جۆسایدی کۆنی ڕاستی وەکو ئاماژەم پێکردەوانە هەمویان.